فەرمانی وەزاری بۆ دەست بەکاربوونی دوو فیرقەی وەزارەتی پێشمەرگە دەرچوو. سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا و ڕاوێژکار و نێردەی وڵاتانی دەرەوە لەم ڕێوڕەسمەدا بەشداریان هەبوو. ڕاگەیاندنی ئەم دوو فەرقە هاوبەشە بەشێکە لە پرۆسەی یەکخستن و ڕێکخستنەوەی پێشمەرگە لە هەیکەلیەتێکی سەردەمیانەدا. یەکێکە لە ئامانجەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بەشێکی هەرە گرنگە لە پرۆسەی چاکسازی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە پەیامەکانی بەرپرسانی باڵای پێشمەرگەدا هاتووە کە بە دروستکردنی ئەم دوو فێرقەیە دەتوانرێت سەرکردایەتێکی باشتر و سیستەمیکی نوێ و مۆدێرن لە وەرگرتنی پێشمەرگەدا بنڕێت تا هەموو خەڵکی بتوانن بەشداریان تێدا هەبێت. تالیباتەکە خۆمان هەنگاو بانگاو لەگەڵی ئەڕۆین و ئەگەر ڕێگدەیەکیش هەبێ تا ئێستا من هیچم نەبیست و ئەگەرە بێت چارەسەریکەین چکەوە چارەنووسی میلەتێکە هیچ شخصی نییە. وەختیەوێەوە بە هەنگاو بۆی پێویستەکانی و چکۆر بە قسە نابێ خۆ مەقڕاتوی تا ئێستا دوو فیرقەمان دروست کرد و خۆمانەی شەد ئەبێ بگەڕین بە دوای جێگە و بینایان بۆ دروستکەین. هەوڵەکانی ئەمریکا بۆ یەکگرتنەوە و بنیادنانی هێزەکانی پێشمەرگە بەردەوامن بۆیە بەردەوام داوا دەکرێت کە هەرچی زووترە هەوڵی ئەوە بدرێت هەرێمی کوردستان یەک هێزی پێشمەرگەی هەبێت. ڕاگەیاندنی ئەم دوو فێرقەیە بەشێکە لە پرۆسەی ڕێخستنەوە و یەکگرتنەوەی هێزەکانی هەفتا و هەشتای پێشمەرگە بەڵام بە بوچوونی کاربەدەستانی پێشمەرگە پێویستە کاری زیاتری لەسەر بکرێت. ژمارەکە لە هەر فیرقەی لە 10,000 کە زیاترە بێت 4 لیوا لە خۆیەگرێت و بە بەشەکانی فیرقەوە. لە ئێستادا کاربەدەستانی هەرێم ئەوە نایشارنەوە کە پێداگیریەکی زۆر هەیە لەسەر ڕێخستنەوەی پێشمەرگە بۆ ئەوەی پرۆسەی دیموکراسی بەهێز بکرێت و ئازادیە گشتیەکان بپارێزرێن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.